ئەنفال لە هەزرە سیاسی و ڕەهەندە کۆمەڵایەتی و ئەخلاقیەکانیەوە هەڵبەتە ئەنفال من بەجێڵم بۆ کاکمەر زیاتر ڕوونی کاتەوە بەڵام ئەنفال لە ناوبردنێکی نەژادی نییە بە تەنها بەقەدەرەوەی کە سڕینەوەیەکە لە ڕووی ئەتنیکیەوە بۆ نەتەوەی کورد هەروەکو چۆن زیگمۆند باومان کۆمەڵاسی گەورەی پۆڵندی پێی وایە کە هۆڵۆکۆست لە ناو هەنای مۆدێرنایەتە دەرەوە و ئەگەرێکە لە ئەگەرەکانی مۆدێرنە بە هەمان شێوە ئەنفالیش لە هەنای مۆدێرنەیە هاتۆتە دەرەوە و ئەگەرێکە لە ئەگەرەکانی هیچی کەمتر نییە لەو ڕەشەکوژی و لەو جینۆساید لە هۆڵۆکۆست و لە هەموو ئەو شتانەی بەسەر مێژوونەتەوەی کاتون بۆ یادکردنەوەی باسکردنی ئەرکێکی ئەخلاقیە و من ئەم بابەتە بەجێڵم بۆ پسپۆڕی خۆی بۆ مامۆسای بەڕێز مامۆسا هۆمەر محەممەد قادر بەجێ هێڵم ئەو قسەی لەسەر بکات هەڵبەتە پێویست بە ناساندن ناکات بەڵام من پیاوە بەڕێزە لە ساڵ 1960 لەدایک بووە دواتر بەکالۆرەسی هەیە لە سینەما و هیوادارم دبلۆم لە شانۆ هیوادارم بتوانێت لەو کاتێک کە نیم سەعات لە بەردەستایە نیو کاتژمێر بۆ 40 دقیقە پابند بێ بە کاتەکەەوە تۆزیە زیاد نیم ساعت بۆ 40 دقیقە و تۆزیە زیاتر پابند بێ بە کاتەکەەوە مەمنونە پیاوم بەڵام مشکلە نابێت دووبارە هەموو لای بەخێر بێن هیوادارم چێژ بین لە بابەتەکە فەرمووە مامۆسای بەڕێز منیش زۆر سپاس بۆ تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر و سپاس بۆ ئێوە کە ئامادە بوون لە ڕاستیان من حەزەکەم لێوە بە پێوە قسە بکەم لە داتاکانیشم لە بەردەستایە بەڵام وەکو لە ناو نیشانەکە دیارە قسەی من ئەمڕۆ لەسەر میدیایە ئەتوان بڵێم ئەو خروقاتانەی کە میدیای کوردی دەربارەی بە جینۆساید بە شێوەیەکی گشتی کردوێتی هەڵبەت لێوێ من داتاکان پێشکەشەکەم ئەوەی کە بەردەستم کۆتوی ئەوەی کە بۆ ئەو فترەیە بەڵگەم بەدەستێنەوە ئەجینا با بڵێن ئیشی من لەسەر میدیا یەک کتێبە نزیکی 200 لاپەڕەیە هەتا ئێستاش ئیشی تیاکەم ژمەرگە دیلەکان یەکێکە لەو نمونانە وێنەی سەربڕین و ئەشکنجە نیشاندانی یا با بڵێن فەخکردنە سەر شمشێر و ڕیشی درێژ بە ئایکۆنکردنی کەسایەتی پەراوێزخرا و ئەوانەی کە بەردەوام بانگەشەی تیرۆر و تونند و تیژیەکە یعنی ئەمانە من بۆ بەڕاستی بە جۆرێک لە تاوانی ێزان بەرامبەر بە خەڵکی کوردستان ئاسی تێگەیشتنی هەر میلەتێک بەوەدا دەردەکەوێت کە تا چەند یادەوەری تایدا باڵای کردووە بەداخەوە لەمەدا کووتمان هێناوە و هێشتا خاوەنی یادەوەریەکی سەراسەری نین تەنانەت لە هەڵەبجە دوو یادەکرێت ئەمەیان هی دەسەڵات ئەمەیانی قوربانیەکانە هەر ڕۆژەی لە گوندێک یادیان فارەکرێتەوە لەبەرەوە بەڕاستی ئەمە نەمانتوانی یادەوەریەکی سەراسەری ئینتاسکەین کە خۆمان لەسەر بنیاد بینەوە هەڵبەت میدیای توانی لەم مەیدانەشا ڕۆڵی گرنگ بجێڕێ میدیای حیزبی بە ئەلمانی و ئیسلامیەوە لە بازنەی بەرژەوەندی حیزب و سەرۆکی حیزبدا سنووردار کراوە میدیای دەسەڵات و ئۆپسیۆن هەردووچیان بە یەک دیت تەمەشای یادەوەریان کردووە یەک دیدیان هەبوو بۆ یادەوەری ئەمیان کردوێتی ئەویان بایکۆتی کردو ینی باشترین حاڵەتی ئۆپسیۆنیشەوە بۆ کە بایکۆتی یادەوەریەکانی کردووە شتێکی ئینتاز نەکردووە کە جیاواز بێ لەوەی کە ڕەخنەی لێگرێ ئەوە هەردووچیان دۆسیەکە و قوربانیەکانیان کردووەتە کارت و کەلوپەل لە دژی یەکتری بەکاریان هێناوە میدیای دەسەڵات وای نیشانداوە کە هەموو شتێک وە کەسوکاریان فارکراوە بە پێچەوانەشەوە میدیای ئۆپسیۆن وای نیشانداوە کە ڕێک وەکو سەردەمی نوگرە سەلمانەوە وەکو سەردەمی بەحسە لە ڕاستەیە لە کاتێکە هەردوو هیچیان ڕاز نەبوو حکمەتی میدیای دوای جەنگ لەوەدایە قوربانی لە ناو تراژدیادا نەهێڵێتەوە بە پێچەوانەوە لە بری دۆزینەوەی قارەمانەکان و شایەت حاڵەکان شایەت حاڵە زیرەکەکان دێت شاشەکان پڕ دەکات لە کارکتەری زەلیل وێنەی ترسناک سەربڕین و ئەشکنجە گۆڕستان و ئێسکەکانی ناو گۆڕی بە کۆمەڵ دەخاتە سەر شاشە بەمەش هەر هیچ زیانێکی نەگەیان بێ منداڵانی تۆقاندووە میدیاکار توێژەر نووسەر و هونەرمەند ئەگەر نەتوانن لە ڕێگەی میهرەبانی و قارەمانێتی قوربانیەوە جەلات بناسن لە بنەڕەتەوە تێگەیشتنیان بۆ مەرگ و ژیان لاوازە کورد ئەگەر نەیتوانی ئەنفال بناسێت کەواتە توانای بەعەز ناسیشی نییە هەڵبەت بە پێچەوانەشەوە هەر ڕاستە کاتێک کە بمانەوێت بەعەز بناسینەوێ ئەنفال بناسین بەڕاست میدیای کوردی نەک بە قوڵی ڕۆنەچۆتە ناو دۆسیە جینۆسایدەوە تەنانەت لە ڕووماڵی شانادات پەروەەر بوو با ئەم نمونەیەتان پیشان بدەم ئەم دوو کەسە هەڵیەگرن زیاتر ئەمە ئەم چیرۆکانە لەگرن بۆ کاتی جواب و پرسیارەکان ئەمە یەک چیرۆکیان هەیە دوو ئامۆزان ژن بە ژنیان پێکراوە یەکیان بۆ بە
پاڵەوانی ناو شاشە و ڕۆژنامە و گۆڤارەکان یەکێکیان هیچ کەسێک نایناسێ هەردووچیان ئەمە بۆ قسەی بوشینەکەی مریەم و هی فریانە دوجار هیوادارم لە جواب و پرسیارەکانە بینە سەرەوە مۆزەعە تێکەڵکردنی دۆسیەکان جینۆسایدی بەرزانیەکان ساڵی 1970 ئایا بەرزانیەکان دەچنە خانەی جینۆسایدەوە بێگومان بەڵێ وەکو هەر باڵێن ڕەگەزە گرنگەکانی جینۆساید دەستنیشان کراون چێن ئەوانەی ئەبێ بکوژرێن بەرزانی کوردی بەرزانی ئەبا بڵێن بەرزانی نێرەوەس بەرزانی نێرەوەس و کۆکراونەتەوە دوجار پاکتاوکراون ئایا بەرزانیەکان چنە خانەی پرۆسی کۆمەڵکوژی ئەنفالەوە بێگومان نەخێر بۆچی لەبەرەوەی گرنگترین خاڵی جیاواز کات و شوێن و دەستنیشانکردن و دەستنیشانکردنی ئەنجامدەرە گرنگترین جیاوازەکان ساڵی 1970 بۆ 1970 یعنی مدەیەکی زەمەنی 5 ساڵە لە نێوان ئەم دوو تاوانەیە ئەم دوو دۆسەیە دۆسیەکانیان لە دادگای باڵای تاوانەکان جیاوازە جاش و سوپا لە گرتن و کۆکردنەوەیاندا بەشدار نەبوون هی بەرزانیەکان ژن و منداڵ ئامانج نەبوون ئەنفال لە گوندەکاندا بۆ ئەوان لە ئۆردوگا و شارەکاندا خوشتەپە حەریر دیانا بەغداد یعنی کەواتە شوێنی ڕووداویش جیاوازە ئەم دوو دۆسەیە تێکەڵ کراوە ئەم ڕۆژنامانەی کە پیشانتان دەدەم هیچ یەکێک نەبوو لەوانە کە دۆسەی بەرزانیەکان و ئەنفال تێکەڵ نەکە تەنانەت دوجار مەسەڵەن دیێڕی ناو ڕۆژنامەکانتان بۆ هێنمەوە زۆر لەمە کارەسات بارترە مامەڵەی میدیایی لەگەڵ ئەم دۆسیە ئاوێنە کۆمەڵکوژی بەرزانیەکان کە بریتی بوون لە 8,000 پیاوی بەرزانی لە قۆناغی هەشتەمی بادینان داگیرەوە